توگەین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگرابەر عەبدوڕەزاق توێژەری سیاسی. کاگرابەر سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. پرۆسەکە چۆن بەڕێوە چوو لە سەرەتاوە تا کۆتایی ئەمڕۆکە بڕیاری لە سێدارەدان بۆ عەجاز دەرچوو؟ سڵاوتان لێبێ کاک ڕانکۆ، سڵاو لە بینەرانی کورسات. ڕاستی پێش هەموو شتێک گرنگی ئەم کەیسە لەوەیە کە ئەمە یەکەمین دۆسیەی ینی باڵین یەکەمین تاوانبارە بە دۆسیی ئەنفال کە دادگایی بکرێ، چونکە هەموو ئەوانەی پێشووتر چ عەلی حەسەن مەجید کە بە پرسی تاوانەکان یا خوشاڵاوی ئەنفال بووە لە ناوچەکەیە بەو تۆمەتە تاوانبار نەکرا، یاخود بەو تۆمەتی ئاراستە نەکرا لە محکەمە، نە ئەو نە سەدام حوسێن نە هەموو ئەوانەی کە لەگەڵیان نابوون. تەنانەت هەردوو سوڵتان هاشم و نزار خەزرەجی کە ئەو کات بەرپرسێکی گەورە بوون لە ناو شاڵاوی ئەنفالە، ئەوان بەم دۆسییان هیچکان سزا نەدران. یعنی ئەمە یەکەمین دۆسی یاخود با بڵێن ئەکرێ بێتە یەکەمین شاهیدیش لەسەر ئەم پرسە. لەبەرەوە گرنگی ئەم دادگایە لێرەیە بوو کە ئەمە یەکەمین جارە و ئەمە بۆ قەزی کورد قەزێکی گرنگە، چونکە ئێمە پێشتر ئەنفالمان هەبوو، عەفو کیمابارانمان هەبوو کە دۆسیەکان یانی تقریبان لە محکەمەیە قسەی لەسەر کراوە و لە عێراقیش بە جۆر لە جۆرەکان دانی پیانە، بەڵام ئەبینین ئەنفال تۆزە پەراوەست کراوە لە ڕووی نێودەوڵەتیش و لە ڕووی ئەقلیمیشەوە کە عێراق بەرپرسی ئەم دۆسیە. باشە، ئەم جۆرە تاوانانە مانی ڕۆدێکی نەتەوەی و نیشتیمانیانەیە، ڕۆدێکی مێژوویانەیە. ئێمە وەکو کورتوانیمانە مامەڵە دروستی لەگەڵدا بکەین؟ لە ڕاستیدا کاگرانکۆ ئێمە ئەگەر لە ڕووی قوربانیەکانەوە سیرکەین، ئێمە هەرچی بکەین بەرامبەر بۆ بابن ئەوانەی کە ئەنفالیان بەرامبەر کراوە، تۆ ئەوی کە بوویەکەی قەرەبوویەکی مادیە بەڕاستی ئەمێنێتەوە سەر پرسەکە تۆ لێرە ئەگەر تێ قەرەبوویەکی معنەوی بکەیتەوە تا بە سزاگاندنی تۆمەتبارەکەی، ئەمە ئەبێتە قەرەبووی معنەوی بۆ ئەو. ئەگەر ناتۆ بە ملیۆن دۆلاریشی بەرێ نابێتە ئەوەی کە دایک و باوکی لە دەستیاوە، ئەوەی کە خوشک و براکانی لە بەرچاوی براون و ئێستا نابینێتەوە، ئەو دایکی کە مناڵەکەی مردووە، ئەو ژنەی کە ئێستا تا ئێستش دانیشتۆ بە دیار مردەکە، ئەمانە هەمووی ینی معنەوین بۆ ئەو، بەڵام هەرچی بیتە تۆ مادیە تاکە شتێک کە بتوانانی قەرەبووی معنەوی بکەیتەوە ئەم کەسە، ئەوەیە کە تۆمەتبارەکە بێنی تەبەرچاوی و بیگەنی بە سزای خۆی. ئێمە لە کوردستان تەسەورەکەم تا ڕادەیەک توانی بێتمان وەکو پرسەکە لە ناوخۆمانە بجوڵین، بەڵام نەمانتوانێت بکەین بە نێودەوڵەتی، ئەویش کە لەبەرەوەی کە کۆمەڵێک شتی تر هەن، ڕێگری تر هەن، یەکێک لەوانە کە هەر ئیسرائیل خۆی لەوانە نەهێڵێ ئەم شتە بێتە نێودەوڵەتی، لەبەرەوەی هیچ نایەوێت هیچ دۆسیەکی تر ببێتە جێگرەوە یاخود بێتە بەدیل یاخود بێتە ڕکابەری هۆڵۆکۆست. ئەم قسەیە ینی سەرنجڕاکێش بوو ئیسرائیل ڕێگە لەوە بگرێت کە میلەتێکی دیکە کە خاوەن قوربانیە کە جینۆساید کراوە دەنگی بە جیهانی دەرەوە بگە؟ بەڵێ قوربان لۆبیەکی زۆر ئەکرێت لەسەر ئەم مەوزوعە و خۆشمانکەم تەقسیریمان هەبوو، تۆ سەری کە ئەو هەموو فلیمە هەیە لە هۆلیوود لەسەر هۆڵۆکۆست، هەر لە لیستەکەی شێڵد و هەر لە ئەو مناڵە بیجامە لە پێکان و نازانانی زۆر فلیمەکان کە لەسەر هۆڵۆکۆست دروستکراون، هەر لە پیانۆژن و ینی بەڵام سەرێکی دوو نەمانتوانی ئەم کارەساتی خۆم بکەینە دوو فلیم. سەرڕای ئەوەش کە عێراقی ژنەیتوان ئەنجا ئێمە بەڵگەشمانی ینی یەکێک لە قورسیەکانی دۆسی ئەنفالۆک و دۆسی کیمابارانی کیماباران ڤیددیۆی هەیە، شاهیدەکان هەن، مردووەکان هەن، ئەوەی کە هەیە تەنها لە دۆسی ئەنفالە با بڵێن ڕزگاربووەکانی ئەنفالن و بەڵام هیچ ینی تۆ ناتوانانی بڵی فلانە کەس کە بەرپرسە لە ئەنفالەکە بهێنی، کەسێکی ئیلاوکو عجاج بە چەند ناڕەحەتی دۆزراوە، تۆ گەل لە 88 ئەنفال کرابێ بۆ ئێستا نزیکی 36-37 ساڵ ئەنجا دۆزراوەتەوە. ینی دۆسیەکە قورسە و ئێمەش تەقسیریمان لە شتێکا کردو لەوەی کە داتا ئیش لەسەر داتا ناکەین، ئیش لەسەر ئامار ناکەین. ئێمەڵین 180,000 ئەنفالمان هەیە، بەڵام بەپێی ئاماری وەزارەتی شەهیدان وازان 53,000 نووسراون، ئەوان یەقینیان هەیە کە 180 هەیە، بەڵام ناتوان داتاکانیان دەستکە لەبەرەوەی عایلە هەیە بنەماڵە هەیە هەمووی لە ناوچوون، تۆش نازانین لەکوێ ئەم کەسە وەرگی چەند کەس بوون چەند کەس نەبوون و زۆر ئەمانە هەمووی بۆ ئێمە بۆتە ئەوەی کە نەتوانین لە ئەمریکاش یاخود لە نێودەوڵەتیش پەیامەکەمان بگەینین، ئەمەش خۆی تەقسیرەکە ئێمە، بەڵام بەشێکی کە پەیوەندی بەوانەوە هەیە نەخێر نایڵن. کاگرابەر یعنی ئێمە کەسێتێکی جیانیمانەیە، تاوانبارێکی جیانیمانەیە لە کەسی جوولەکەکانە دڵف ئایشمانە یا دڵف ئەیخمان
ینی تقریبا ئەگەر بەراوردێکی بکەین هاوشێوەی عجاج هەرچەنەوە ینی بە ژمارە خەڵکێکی زیاتری کوشتووە بەڵام تاوانەکانی عجاجی هیچی لاو کەمتر نییە جوولەکە بۆ ئەو چیان کرد ڕاستە ئێمەمانتوانی بۆ عجاج بیکەین کاگرانکۆ تاوان ئەبێ جیاوازێکیش بکەین لێرە پێش بووی بەراوردەکەمان مقارنەکەمان ڕێک بێت ئەوەی کە ئیسرائیل کردی یاخود جوولەکەکان کردیان بۆ ئایشمان تاوان هەر باەکشت لێرە ڕوونکەمەوە ئایشمان لە 1945 لە دوای کەوتنی جنگی جیهانی نازیەکان وابڵین دیار نامێنێ هەتاوەکو 6 ئەگیرەوەتە دوای 15 ساڵ ینی تقریبان ڕاستە زەمانەکە لەگەڵ عجاجە فەرقی زۆرە عجاج نزیکە 26 ساڵێکی بەسەر چۆ لە 2023 تا ئێسا بەڵام ئەو دەوڵەتێک بە دوایەگەڕا بەڵام سێرەکە ئێمە لەسەر کەسێک بە ناوی فەوزێخان کە ئەچێەوە هاوکاری خانمی یەکەمی عراق ئەو ئەڕۆ ئەتوانیانی ئەم جێپێکردانە بۆ ئێمە چونکە کێشەی ئێمە چی هێشتا ئێمە لەگەڵ عێراقەکە ئەگەر بچێ بە دوای عێراق ئامادەیە نەچێت بە دوای ئەم کەیسەیە لەبەرەوەی یەکەم عەرەبە هاوڵاتی خۆیەتی دووەم لەو منتیقی کەتیایە ژیاهمی بەحسین ئێخۆ بەحسەکان ئامادە نین ئێسش بەحسین ئێسش فکری شۆڤێنێتیان لەسەرە ئامادە نین کەسێکی خۆیان جێبەجێکن هەمان کێشەش هەبوو بۆ ئایشمان ئایشمان کاتێکە لە ئەڵمانیا ناگیرێ و پاسپۆرتی تەزویری بۆ دروستەکرێ هەر پەیوەندی بەو هاوڕیانی خۆیەوە هەیە یاخود ئەو دەوڵەت ئەو تۆڕی خۆی کە لە دەوڵەتی خوڵا هەیە بوو لە دەوڵەتی نازیێتە هەیە بۆ پاسپۆرتی بۆکەن ئەچێتە نێو وڵاتی ئەرژنتین لەوێ ئەگیرێ لە گرتنی عجاج و گرتنی تقریبان ئەکرێ ئایشمان نزیک بن لەیەکەوە لەو ڕووی کە هەردووکیان بەنهێنی ئەچن و پرۆسەکە بەنهێنی بەڕێوە ئەچێ بەڵام ئەو مۆساد ئەیکاوە لە وڵاتێکی ترەوە ئەتوانێت بهێنێ کە پێچەوانەی یاسای نێودەوڵەتی بۆ سەرپێچی یاساکانی ئەرژنتینی کردو دوجار ئەو حلکرا بە داوای لێبوردنێک کە ئیسرائیل داوایکی لێبوردنی کرد لە ئەرژنتین و تاو عجاجیان بردە بەڵام ئێمە نەمانتوانی ئەم کەیسە بینە کوردستان دادگایی بکەین لەبەر یەکەم لە ڕووی ریاساییەوە ئێمە عێراق هەر فیدراڵە و محکەمەش بەپێی ئەوەی کە خۆشم قانون خوێندویانی اختصاسەکە لەوێ بۆ یاخود داواکە لەوێ بەرزکراوەوە تۆ بوو داوایەکتر بەرزکەیتەوە شوێنەکەی بگۆڕیت تۆز ئەمە قورسە لەبەری جەریمەکانیش لەو منتیقەیە کراون لەبەرەوە ئەبوو ئێمە و لە چوارچەوی سنوورێکیشان ینی لە عێراقین ئێمە هێشتا ئەم محکەمە بەڕێچێ هەردووکیان هەردووکیان ئەمانە قوربانی سیستەم نین بەڵکو ئەمانە بەشێکن لە سیستەم کاگرانکۆ ئێمە من ینی زۆر گەڕام تقریبان بڵێم چەندێک هەم لە خوێندنی خۆمان گەڕام هەم لەم چەند ڕۆژەشە زیاتر نەشم دۆزیە و لە هیچ شوێنێ هێتلەر و لە سەدام حوسێن هەردووکیان بە شخصی کەسێکیان کوشت بێ ئەی بۆ ئەمانەی بەردەستیان ئەمانە بکوژن بۆ ئەمانەی بەردەستیان ئەوە درندن ئەمانە هەموو پاساوەکەیان ئەوەیە کە ئێمە فەرمانبەرین فەرمان جێبەجێیەکەین یعنی ئەوەی کە ئایشمان ئەوتی لە محکەمەکەیان لە قودس هەماشتە هەمان سینناریۆی عجاج بوو کە لە کاتی لێکۆڵنیاوتێتی ئەڵێ من فەرمانبەرێ بووم فەرمانەکان جێبەجێ کردوون تەنات پارێزگاری موسەناشم ئاگادار کردێتەوە دوی ڕێکارەکانی خۆ بکەم لە ئایشمانیش لە هەماشتی وت لە قودس وتی من فەرمانبەرێ بووم من ئەمە فاینل سۆلوشن بۆ یاخود کەمپی ئەمە چارەسەر بۆ کۆتایی چارەسەر بۆ توانەمانە بەرن بۆ چارەسەر ئێتە بردوو من کوشتیان سووتان بەڵام کاگازەوە پەیوەندی بەمنەوە پرۆسەکەم کردو تۆ دیقەت بێمەوەکو کورد تەنانەت دوژمنەکانیشمان جەلادەکانیشمان کە لە لەحزەیە لە لەحسەکانە دەسەڵاتیان هەیە بەسەرمانە و با بڵین تاوانمان بەرامبەرەکەن بەڵام ئینسانی ترسنۆکن دەبینی لە محکەمەکەی ئایشماندا ینی لە کۆتایی قسەکانیشیدا سوورە لەسەر بیرروباوەڕی خۆی تەنانەت دواوشەکانی دەڵێ بژی هیتلەر کەچی جەلادەکەی نوگرە سەلمان عەجاج ئەمڕۆکە وتێتی ئەو کەسە من نیم و منیش تاوانێکم نەکردو ینی پەشیمان بۆتەوە وەکو ترسنۆکێک تەنانەت نەیتوانیوە لەسەر بیرروڕاکانی خۆی ثانی کەم وەکو تۆوتە بڵێ من وەزیفەی دەوڵەتیم بەجێهێناوە فەرمانی سەروی خۆم بەجێهێناوە بڵێ کاگرانکۆ خۆی ئایشمان زۆر با بڵێن ڕۆبۆتی بوو و سەردەمەکەشی فەرقی هەبوو ئەم لە کۆڵنەکانی پێشوە یاخدوا بڵێن لە دادگای پێشوە ئەترافی لەسەر هەموو شتێک کردو ئەڵێ من بووم تەناچۆتە شوێنەکان بەڵام ئێستا دەردی تۆ لە وەکو شێوەیەک لە ترسنۆکی یا پەشیمان یا مەحامەکانی پیانوتۆ کە ئێمە پارێزایی لەکەین بەس تۆ حاشا لەم شتە بکە ئەمە بەشێک لە ترسنۆکیە بەڵام ئەوەی کە ئەو هەر سوورە لەسەری و لە ئاخری شاوتوێتی ئەڵە من هەمومانم دۆکیومنت کردوون کە هەرچیم کردبە نووسیمە ینی ئەلێرا بێبایەخی ئینسان دەرەکەوێت کە ینی ئینسانەگە بێتە ڕقم بۆ نمونە ئەحمەد مەحموودێک کە ئەنفال کراوە بۆ بەڕقم ڕقمەکەی دۆسەکەی ئەمەنێ ئەمە ئەچێت ناو دادگای ینی ئەچێت ناو مەلەفەکانی دەوڵەتەوە
و ئەم بێ ئەهمیێتکردنەی ئینسان تاوەکەوەی کە بێ بەڕەقەم و هیچ دیار نییە هیچی نامێنێ ئەمە لە چە دەستی ئەم کەسانە ئەکرێ بەڕاستی ینی لە ئاخری بە تەمەنێکی ئەگەر ئێستا ترسنۆکی پێوە دیار بێ بەڵام تاوەکو ئێسا وا هەز ناکەم ئەو کاتێک ئەمانتوانی بڵێن ئەم کەسە ترسنەوە بوو بێت داوای لێبوردن کا بڵێ من داوای لێبوردنەکەم غەڵەتم کردووە و ئەمە شتێ بوو پێم کرا بەڵام هەموو ئەوەی کە ئێڵێ هەر جۆرێک لە جۆرەکان توانین بڵین لە ئیتاری ڕەمزبوو ناماوەتەوە وەکو ئایشمان ئەوی شەر ئەم ناڵە بشی سەدام چونکە ئەزانێ ئەوە دادی نایە چونکە لەوانەیە زەمانەکە فەرقی کرد ئایشمان زۆرتر ڕۆبۆتی بۆ کوتم بەڵام ئەم هاوشێوەی عجاج ینی دان ئینەکان ئاڵێت تاوانەکان ئاڵێ بۆ بەرگریشی لەکە بۆ ڕادەی کە ئەم جێبەجێکاری فەرمان بۆ نەک ئەوەی کە ئەم ڕقێکی هەبوو بێ ئەم ئیشە بکە باشە دەمانتوانی چی بکەین و نەمان کرد بۆی بێتە دەرسێک لە ئایندەدا ئێمە ئومێدیەوە دەخوازیین تاوانباری دیکەی بەدوادا بێ عجاجی دیکەی بەدوادا بێ گەر کورد بن عەرەب بن هەر کەسێک دەستی لەو تاوانانەدا بووە دەستگیر بکرێ و ئەوها بە سزای خۆی بکە کاگرانکۆ ئێمە زۆرشت ئەتوانین بکەین بە تایبەتی لە کەیسی ئەنفال ئەتوانین ئەم کەسە جارێ من پێم باشە هێشتا ئەدام نەکرێنی بۆی دەرچوو بە پێی قانون و بێت تقریبا مودەی تەمیزی ماوە لە دوای ئازان مودەی مانگێکە ئەتوانێت ئەدامەکرێت کە ئەنرێ بۆ جێی تەنفیزی لەبەرەوەمە تاکە سەرەداوە تاکە کەسکە ئەترافی کردوێ بەسەر دۆسی ئەنفالە وەکوتم ئەمە یەکەمین دۆسیە و پێشتریش هیچ کەسێکمان نەبووە لەسەر ئەنفال ئێستا مادام ئەمە شاهدیاوە لەسەر هەش کەسی تر ئەکرێم هەش کەسەی تر هەشتای تری بەدوایە بێ ینی ڕابگیرە تاوەکو هەموو سەرەداوەکانی ئەنفال پیا بکەین و بتوانین ئەمە بکەینە دۆکیۆمەتاریەک ئەم هەموو فیلم سازە باشەمان هەیە ئەم هەموو سەرمایه‌دارە گەورەمان هەیە با دوو فیلمی گەورە لەسەر ئەنفال دەرکەین با دوو فیلمی گەورە لەسەر جینۆسایدی هەڵەبجە و ینی قەتڵ و ئامەکانی ئەو ڕژێمە دەرکەین هەم بۆمانەوەی نەتەوەکەی خۆمان کاگرانکۆ ئەگەر تۆ بتەوێ یەکگیری نەتەوە دروستکەی یاخود یەکدەنگی نەتەوە دروستکەی تۆ لە ڕێگەی بۆنەکانەوە ئەتوانیت ینی سەریکە ئێمە لەگەڵ ڕۆژاوایە چیکرا ئێمە چیمان بۆکردن لە باشوور سەریکە یەکگرتوویەکی بۆ هەمومان دروست کرد لەسەر کەزیەک چیمان کرد ئەمە کۆمانەکاتەوە کارەساتەکان کۆمانەکەنەوە بە هەمان شێوە بۆنەکانیش کۆمانەکەن نەورۆز ئەوانە سەریکی پێشووتر کەس نەیەتوانی ئێسش ئەنفال ئەبوو کۆمان کاتەوە ینی ئەمڕۆ دادگایەکی گەورەی یەکەمین کەسە هاوشێوەی سەدامە ئەگەر حسابکەی ڕاستە لە ڕووی پێگە و پۆستەوە ئەمانە زۆر جیاوازن بەڵام هاوشێوەی وکووا بێ بۆ ئێمە سەدام ئێدام کرابێ بەڵام من خۆم سەرێکی هەموو کەناڵەکانم کرد ینی بە تایتڵێکی بەسیط زۆربەی ینی چەند کەناڵێکی کەم نەبێ وەکو بەڕێستان کە لە بەیانێکەوە ئەم مودەی هەر لەسەر خەربوون لەگەڵیا نەیانتوانین بکەن بەڕاستی بۆنەیەکی گەورەیە کە تۆم کەسە ئەمری ئەدامی بۆ دەرچوو ینی تا گواستنەوەی هەواڵەکەژ ئێمە کەم تەقسیرین بەرامبەر بە ئەم دۆسیە باشە دوپرسیارم کاکرابەرەوەی دەیڵێ یانی هەر میدیاکانەوەکو پێویست گرنگی پێنادەن یعنی ئایا لە گرنگیم قەزەیە تێنەگەیشتون میلەتەکەی ئێمە لی تێنەگەیشتووە یان ئەوەی خەمی لایکۆڤی و خەریکە سەری میدیاکانی شەخوا کە قەزەیەکی ئاوا گەورە پشتگوێخن بەڕاستی من وا نازانم بێخەم بن لە دۆسیەکە بە ئەویان بڵێن بەڵام هەستەکەم دابڕانی ئەم ودەی ئەم هەردوو زۆنەکە لەوانەیە بوو بێتە سەبەبی ئەوەی کە تەقسیری بکەن لە مۆزوعە لە کاتێکە ئەمە خەمەکەی من نیشتیمانیە لە مۆزوعە خەمی حیزبی نییە ئەوانەی کە ئەنفال کراون نەیەکێتی نەپارتین نەیەگرتوون نە کۆمەڵ نەکەسن هەموو کە سوکاری هەمومان لە سەردەمێکا بوون کە ینی لەوانەیە کەسانێکە بوو بێ کە ئەنفال کراون هیچ جۆرە لایەنگیری و حیزبایەتیکیانەوە بەس تەنها لەسەر کوردبوونیان ئەوە ئێمەش ئەم پرسانەیە کوردانەتر مامەڵەکەین وەک لە حیزبانێتتر ینی تۆ کوردبوون کۆتەکاتەوە ئەو کەلیمەی کە ئینگلیس پێ لە ڕاڵی کۆبوونەوە لە چواردەوری ئاڵا ڕاڵی ڕاونزە فلاک ئەبوو ئێمە لێرەیە کۆمان کاتەوە ئەم پرسە کۆمان نکاتەوە دوو پرسیتر کۆمان نکاتەوە ئێمە ئیتر وردە وردە لێکترازاوە بین زۆنەکانیشمان بچووکترە بێتەوە ڕاستە سپاس دەکەم بەڕێز کاکرابەر عەبدوڕەزاق توێژەری سیاسی سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر